هیچ یاسایە و هیچ قەرارێک بلا هەم لەبارەی ڕیفراندۆم و هەم یاساکانی کە جێگەی خۆی ناگرێ و ئەکەوێتە ژێر پرسیارەوە. بینەرانی عزیز ئەم کاتتان باش بە خۆشحاڵی و لە بەرنامەیەکی تری گەشتبین بێەوەی ئازیشا دەبین. تەوەری بەرنامەی ئەم گەشتبین ئەم جارە تایبەتە بە قسەکردن لەسەر بارودۆخی ژنانی کوردستان لە مەجالی سیاست و هەروەها ئەو قەیرانایی کە لە هەرێمی کوردستانی گرتووە ڕۆڵی ژن لە بڕیاردان و لە چارەسەرکردنی قەیرانەکانە ئەرک و بەرپرسیارەتی ژنانی باشووری کوردستان چییە و هەروەها گرنگی بەستنی کۆنگرەینەتەوەی ژنانی کوردستان لە ئێستادا چییە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز شنۆ عەبدوڵڵا پێنجۆنیمان کردووە ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان هەروەها ئەڤین زیلان ئەندامی پەیوەندی کۆمەڵی ژنانی کوردستان. زۆر بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان لە ستودیۆکانی ئێمە. سەرەتا لای ئەڤین زیلانە دەست پێکەم. ئەڤین خان، بارودۆخی ژنانی کوردستان لە ئێستای باشووری هەرێمی کوردستانە چۆن ئەبینن لە لەم قەیرانە سیاسیانی کە تێکەوتە هەرێم؟ منی سەرەتا ڕێز و سڵام هەیە، دەستخۆشیتان دەکەم بۆ بەرنامەکەتان. سپاس بۆیەوە. یعنی وەکو جەنابیشتان ئاماژتان پێکرد، بێگومان لە دۆخی کوردستاندا ئێستا دۆخێکی داین بەڕاستیش کە لە هەر لایەنەوە گەستێری دەکەین دۆخێکی زۆر قەیراناوی و ئاڵۆزە. ڕەنگە ئەمە بەکو بابەتێکی بەجاران لەسەرێکی گفتوگو کرابێکە لەم قۆناغێدا بەتایبەت لە سەدەی 21دا و لە ئەم ساڵانەی کۆتاییدا کە سەیری دەکەین، یعنی بەدەست پێشخەری داعیشەوە بەداخەوە کە ئەبینین بە ناوی ئیسلامی توندڕەوە زۆر حرەکەتێکیان پێشخست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە هێرش بکەنە سەر بیر و باوەڕی کۆمەلگا و بۆ ڕەنگە بیانەوێت لەناو کۆمەلگادا توانەوەیکی دروست بکەن و ئەو بیر و باوەڕەیە کە لەناو کۆمەلگادا هەیە بە تەواوەتی بیخەنە ژێر کاریگەری. ئەبینین بەڕاستیش بەدەست پێشخەری داعیش ئەم هێرشەکە کرا لە ئاستی کوردستاندا تا ڕادەیەکی هەوڵیاندا کە بە قەتڵعام و کۆمەڵکوژیەکی کە لە ئاستی کوردستاندا پێشی دەخەن، یعنی دەست بەسەر ئەم وڵاتەیەدادا بکرن، هاوکات دەست بەسەر دەوڵەمەندیەکانی ئەم وڵاتەیەدادا بگرن. بۆیە لە کاتێک دایمە سەیری دەکەین بەڕاستیش یعنی بە ساڵانە کە هەوڵدان ئەکرێ بۆ ئەم بناخەی ئەخلاقی و بناخەی کۆمەڵایەتێک و کە لە کوردستاندا هەیە، بناخەی بیر و باوەڕێک و کە لە کوردستاندایە هێرشی لەسەر دەکەن کە ئەمەی لەناو بەرن کە پێیان نەکرا بەڕاستیژی بە ڕێبازێکی جیاوازتر هێنایان بە ڕێبازێکی جیاوازتر هێرشیان کردە سەری. بەڵام ئەبینین کە لەناو کوردستاندا بەگشتی ئێستا لەناو بەرخۆدانیکی دانا بەرامبەر بەم هێرشانەی کە ئەکرێت. یعنی چونکو بەڕاستی سەیری دەکەین لە کوردستاندا بەتایبەت لە هەرێمەکەدا بەعامەکە سەیری بکەین بناخەیەکی کۆمەڵایەتی، بناخەیەکی ئەخلاقی کە هیشتوویەتی کۆمەلگا لەسەر پێ خۆی ڕاوەستێت و کۆمەلگا بتوانێت بەڕاستیشی خاوەن ڕەنجێکی بەرخۆدێرانە بێت، ئەوە هیشتوویەتی کە تا ڕۆژی ئەمڕۆ بتوانن لەسەر پێ ڕاوەستۆ تا ڕۆژی ئەمڕۆ بێن. پێتان وایە کۆمەلگای کوردی ئێستا لەسەر پێی خۆی وەستاوە و بارودۆخەکە باش و لەبارە؟ بێگومان یانێ ئەگەر ئەوە نەبووایە ئێستا ڕەنگە ئەم کۆمەلگا زووتر لەناو بچۆڵایە، چونکو ئێمە ئەزمونێک و کە ئێستا گەستێریکەن وەکو دۆخی سیاسی لە گشتی کوردستانە ئەیبینین، ینی نمونە کۆتاییەکەی ئەگەر بین و سەیری بکەین لە ڕۆژاوای کوردستاندا بە هێرشێک و کە لەسەر شارە جیاوازەکانی ڕۆژاوای کوردستان کرا، هاوکات لە قۆناغی کۆتاییدا ئەگەر سەیریکەن لە ڕەقا یانێ تێکۆشانێک و شەڕێک و بەڕاستیژی بەرخۆدانێک و کە لەوێدا بەڕێوە چوو لە ئەنجامی ئەو بەرخۆدانە و ئەو فکر و بیر و باوەڕێ بەقووەتە بوو کە لە بناخێکی کۆمەڵایەتیەوە بێگومان سەرچاوی گرتبوو. هاوکات
ئەگەر بیتەوە سەیری بکەیت دیسان هەر لە باشووری کوردستاندا دیسان لە شنگال لە کەرکووک بەرخۆدانێکی بەڕێوە دەچێت ئەمانە بێگومان ئەگەر تۆ لە بواری کۆمەڵایەتیەوە لە بواری فکر و بیرۆراوە ئەگەر زۆر بناخێکی بەقوتۆ نەبێت ناتوانیت سەرڕێ ئەو قەتڵ و عامەوە ئەو هێرشانەی کە لەسرت بەڕێواچێ بتوانیاوە خۆت لەسەر پێ بگری بۆیە بەڵێ خۆش بێ بەڵێ ئەگەڕێمە وڵاتان هەچمەلای شنۆ عەبدوڵڵا پێنجێنی ئەندامی سکرتایەتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی. شنۆ خان پێتان وایە دین چۆن ئەڕوانێتە ئەرکەنەتەوایەتیەکان؟ بەڵێ بناوی خۆی گەورەی میهرەبان زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ خوشحاڵم کە بەرنامەیە ئامادە بووم سپاس بۆ هاوکاریش مەڤین خان بۆ جەنابی شت. ئەگەر ئێمە قسە لەسەر مەسەلەی ئافرەت بکەین بەرلۆی بینە سەر مەسەلەی دین ئەتوانم بڵم ئافرەت کاریگەرێکی زۆر گرنگی هەیە لە کۆمەڵگەی کوردیا بە تایبەتی لە باشووری کوردستان و بە تایبەتتر لە هەر چوار پارچەی کوردستاندا کاریگەری تەواویتیان هەیە و توانیویانە لەو مەجاالەی کە خۆیان ئەیانوێت چ لە بواری سیاسی بێ کۆمەڵایەتی بێ فکری بێ فەرهەنگی بێ ئابووری بێ لە هەموو بوارەکانە توانم بڵم ئافرەتان هاتوونەتە پێش بەڵام کێشەکەمان ئەوەیە کە لە تەموحی ئێمەیانێ وەکو ڕێکخراوەکانی ژنان وەکو باشووری کوردستان وەکو پارچەکانی تری کوردستان لە تەموحی ئێمەیان نییە کە ژن بەو ئاستەی کە هەیە کە بوونی هەیە کە وجودی هەیە بێتە پێش یاخود هات بێتە پێش. قسەکردن لەسەر مەسەلەی دین ئەتوانم بڵم دین زۆر مودایکی بەرفراوانی یاوە بە ژن بۆی کە بتوانێت لە هەموو مەجالەکانە ئیش بکات یعنی ئەوە نییە بڵێ کە تۆ پابەندی بەدینەوە ئیتر تەنها لە یەک مەودای ئیش بکەیت کە ئەویش باری کۆمەڵایەتیە مناڵ بەخێوکردنە بۆ نمونە خزمەتکردنی ماڵ و مناڵ و میوان و ئەوەیە ئیتر نەیتە دەرەوەتەوە ئەمە بکەی نەخێر مەجای پێداوی چونکە پێغەمبەری خوا سەلامی خوای لەسەر بێت لە حەجەت الوداع ئەخیر با بڵێن وتاریە باسی ئەوەی کرد کە لەگەڵ ئافرەتانە باش بن کە ئافرەتان پێویستە بێنە پێش و ئیش و کار بکەن و یعنی ئەتوانن بەو سەنگەی کە هەیەە ئیش بکەن بۆیە پێویستە پیاوان ئاگاداریان بکەن بۆی کە ڕێزیان لێ بگرن بۆی کە بزانن کە پێگەیەکیان هەیە لەناو کۆمەلگایە ئەتوانن شان بەشانی ئەوان لە هەرێمی کوردستانە ئێوە وەکو ڕێکخراوەکەتان وەکو پارتەکەتان تا چەند وەکو ژن کارتان کردو بۆ پرسەنەتەوایەتیەکانی کوردستان؟ ئێمە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە لە باشووری کوردستانە بە بڵین کارەکەین زیاتر کارمان کردووە لەسەر ئەوەی کە بە حکمی ئەوەی کە باگراوندێکی حیزبی و هەم ئیسلامیشمان هەیە سەر بە کۆمەڵ ئیسلامین ئەتوانم بڵێم مافێکی تەواوەتی نەک بڵێم زۆر لەو ئاستەدا بێت دراوە بە ئافرەتانیان خود بە ژنانیان کە لە هەموو مەجالەکانە بە تایبەتی لە مەجای سیاسەتا بێنە پێش لە مەجای کۆمەڵایەتیا بێنە پێش لە باری ئابووریا بیانی لە بواری ئابووریا بێنە پێش لە هەموو مەجالەکانە ئافرەتمان هەیە و یەکشت ناشارمەوە ئەم ڕێکخراوەی ئێمە لە ساڵی 92 تاوەکو ئێستا کە ئیش ئەکا و تا ئێستاش کە بەردەوامە خۆبەخشانە ئیشی کردووە ئەوە زۆر گرنگە بۆ ئێمە یعنی لە پێناوی مادەیە ئیشی نەکردووە ینی ئەوە ئافرەتانن ئەتوانن کە بێنە پێش ئافرەتان ئەتوانن کە ئامانجی پلانێکی خۆبەخشانە و شۆڕژگەرانتان هەیە؟ بڵێ لە ماوەی 25 بۆ 26 ساڵە ئافرەتانی ئێمە خۆبەخشانە ئیشەکە و تا ئێستاش بەردەوام هەیە ئەوەی کە ئیشمان لەسەری کردووە بڵێ تا ڕادێ گەشتوین بەوەی کە توانیومانە ئافرەتان بەرینە پێش بۆ مەکتەب سیاسی بەرینە پێش بۆ سەرکردایەتی بەرینە پێش بۆ ناوەندی بڕیار بەرینە پێش بەڵام هێشتا لەگەڵ ئەوە شاکە ئەمانە هەیە طموحمان هەیە بۆی کە ئێمە زیاتر بچینە پێش لە مەجالەکانە چونکە ئەبینین لە هەموو با بڵێن بە تایبەتی لە باشووری کوردستانە ئەو مەجالی کە بۆ پیاو هەیە ئەو مەجالی کە زیاتر پیاوان ئەتوانن تیا بچنە پێش ئافرەتان کەمتر ئەتوان لەو مەجالا بێنە پێش بۆیە ئێمە طموحی ئەومان هەیە کە ئافرەتان زیاتر بێنینە پێش ئافرەتان زیاتر قسە لەسەر با بڵێن ئەو پێگەی بکەن کە ئەرک و مافی ئافرەت چییە هەر ئەوە نەبێت ئێمە لە ڕیکلامێکە یاخود لە بانگەشێکی هەڵبژاردنە ئافرەتێک بێت بڵێ من وەکو ژن ئەمەتان بۆ ئەەکەم کێشەکاندان بۆ چارەسەرەکەم کاتێک کە دەرئەچێ و ئەچێتە ئەو شوێنەی کە مەبەستێتی ئەندامی پەرلەمانیە هەر شوێنێکی ترە ئیشە سەرەکێکی خۆی بچێتەوە کە ئەوەی کە چۆن ئەڵی باگراوندێکیە بۆ بەوەی کە بەڵێنێکی یاوە بە ژنان کە کێشەکانیان بۆ چارەسەرکە بەڵام سەرێکی بۆ جۆرەنی ئەمە بیر ئەچێتەوە ئەمە نابێ ئێمە لەسەر ئەم مۆدای ئیش بکەین بەڵام بەداخەوە لە باشووری کوردستانە ئەتوانم بڵێم پێگەی ژنان زۆر یعنی بەڕاستی لاوازە بۆ مانای ئەوە ناگەینێ کە ژن وجودی نییە بۆ مانای ئەوە نییە کە ژن یعنی ناتوانێت بێتە پێش بە پێچەوانەوە ژن هەموو شتێکە کە بتوانێت بێتە پێش لە هەموو کایەکانەوەکو پیاوشان بەشانی پیا و ئیش بکات بەڵام ئەوە ئیتر بەرامبەرە کە زۆر جار ئەوتە بڕۆی بە مافی ژن نیە ئێمە زۆر کەسمان هەیە ینی لە ئاستی بەرز هەمانە ڕۆشنبیرە یاخود کەسێکی سیاسی ئەسڵان بڕۆی بە مەسەلەی ژن نییە لەبەرەوە ئەو ئەچێتە ئەو مەجالەوە
ئەمە لە توانە و قدرەتی خۆیاتی کاتێکە ئەچێتە ئەو مەجالەوە لەگەڵ ئەوەشە کە ئەم هەموو ئاستەنگ و کە ئەم هەموو ناڕەحەتی بۆ دروست ئەبێ هێشتا کۆڵ نادا هەر بەردەوام ئەبێ لەسەری من قسەیەکی بەڕاستین قسەیەکی هینتان بۆ باس ئەکەم قسەیەکی ئۆجەلان کە باس لەسەر مەسەلەی ژن ئەکا زۆر لە هەموو سەرکردەکانی با بڵین کوردستان قسەیان لەسەر مەسەلەی ژن کردو بەڵام کە من گرنگ بۆ بەلامەوە ئۆجەلان کاتێکە دێتە سەر مەسەلەی ژنان ئەڵێ شۆڕشێکم کردووە بۆ ئەوەی کە پیاو بشکێنم ئافرەت بێنمە پێشەوە بچێت بجەنگێت ینی شان بەشانی پیاو بتوانانی ئیش بکەن ئەمە بەڕاستی گرنگە تۆ بتوانی قسە لەسەر مەسەلەی ژن بکەی بتوانی تەنها قسە نەبێت تەنها بە کردار تۆ بتوانی ئەمە بسەلمێنی کە ئایا ژن ئەتوانێ وەکو پیاو بێتە پێش یاخود هەر ژن تەنها بۆ شتێک دروست کراوە کە ئیش لایەنە کۆمەڵایەتێکەیەتی. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانتان. ئەڤین خان ئەرک و بەرپرسیارەتی ژن لە ئێستای هەرێمی کوردستانە چییە ئەتوانی بۆمان دەستنیشان بکەیت؟ یعنی ئێستا ئەگەر سەیری دۆخی هەرێمی کوردستان بەعام بگەین بەڕاستیژی بە پێ ساڵانی ڕابردوو مرۆڤ ئەگە بێت و بەراوردێکی بکە بەڕاستی دۆخی کوردستان ڕەنگە لەگەڵەوە کە ئالۆزی هەیە بەڵام خاوەستاتویکە لە ئاستی ڕۆژهڵاتی ناوەڕاستە و لە ئاستی جیهانیشتا ئەمە بۆ خۆی خاڵێکی زۆر گرینگە کە مرۆڤ ئەتوانێت دەست پەنجەی لەسەردا بنێ ئەوە هێشتوویەتی کە کورد وەکو جاران نەبێیانێ ئێستا ئەگەر سەیریکە ئەوەندە هێرش لەسەر خەڵکی کورد و نەتەوەی کورد و هاوکات ژنانی کورد هەیە لەبەر ئەو ستاتویە کە قازانجیان کرد سەریکە لە جێگایەکەوە ئەگە تو بە قووەت نەوید و بەهێز نەوی بێگومان هێرش زۆر لەسەر ناکرێ ئەمە هەنگاوێکە بەڕاستیژی کە ئەمە بەمە یاسەلمێنێت کە لە قۆناغێکی داینە کە خاوەن پێگەیەکین پێویستە بتوانین ئەو پێگەیە لە ئاستی جیهانیدا بسەلمێنین و ئیتر بتوانین ببین بە خاوەن ناسنامەیەکی کۆمەڵایەتی و سیاسی و لە هەموو بوارێکەوە بۆیە یانێ لەگەڵ ئەوە هێرش زۆر هەیە و ڕاستە بەڵام سەیری ئەەکەین لە ناو ئەوانەیشدا هەموو ئێستا هەر لە ڕۆژاوە باکوور و باشوور و ڕۆژهڵاتەوە بگرە هێرشێکی زۆر جدیدا تایبەت لەسەر ژن هەیە واتە سەیری کە مەزەن ئەم شەڕانەی دوایی کە کرا بەشداربوونی ژنان لە ژنانی عەرەب ژنانی سووریانی ژنانی ئاشووری لە ناو شەڕانەیدا لەبەر چییە لەبەر ئەوەی بەڕاستی ژنان ئەبینن کە لە قۆناغێکی دانەکەیتر ئەوانیش ئەبێ بۆ ئازادی خۆیان هەنگاو هەڵبگرن و بتوانن چارەسەری کێشەکانیان بکەن ئیتر سەیری تەنیا نەک تەنیا ژنانی کورد لە ئاستی هەموو نەتەوەکاندا لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە گەیشتون بۆ قەناعەتە کە تەنیا چارەسەری کێشەی ژنان لە قۆناغی وهادا بەرزکردنی ئاستی تێکۆشانی ئازادیە وەکو در هیچە پێویست ئیتر ژن بخۆیان هەموو گەیشت لە قۆناغی گەوادا گەیشتن بۆ قەناعەتێکە ئەبێ بۆ خۆیان دەست پێشخەری بۆ ئازادی بکەن چاوەڕۆنیان نەبن لە کوردستانە لە باشووری کوردستانە ئاستی ژنان لەو ئاستەیە بینین کە هەست بە بەرپرسیارەتی بکەن و کار بکەن بۆ ئازادی بێگومان باشووری کوردستانیش ئێستا لە ناو ئالۆزیانێدایە یانێ من ناتوانین تێکۆشانێک و کە لە باشووری کوردستانیشتا بەڕێوە چووە هەبووە ئێستایش هەیە مرۆڤ حاشای لێ بکە چونکو بەڕاستیش وەکو باشووری کوردستان وەکو لانکەی مرۆڤایەتی لە ناو دڵی ڕۆژهڵاتی ناوەڕاستە خاوەن ڕۆڵ و پێگەیەکی زۆر بەفراوان و مێژووی بووە باشە ئێمڕۆیش هەر لە ئاستی کۆمەڵایەتی دا ئاستی سیاسیشتا ئەبینین کە هەوڵدانی ژنان هەیە زۆر ژنی ئازا و بە قووەت و بەڕاستیش لە هەموو بارێکەوە ئەتوانن پێشنگایەتی و دەست پێشخەریکەن هەیە بەڵام بێگومان گیر و گرفت هەیە یانێ ئاستەنگی و بربەست زۆرن بە تایبەت بۆ ژنان وەکو شنۆخانیش ئاماژەی پێکرد واتە مەسەڵەن ئێستا لە زۆر لایەنەوە دەست گیراوە بەسەر ڕەنگی ژنا بەداخەوە نەکو بەڕاستیژی لە لێرە ژن نایانەوێ یان ناتوانن ئەو شتێ بکەن بۆیە گرینگە کە لە لێرەشدا ژن بە ڕۆڵی خۆی هەستێتەوە ئەوەی کە کردوویەتی لە مێژوویە ئەوەی کە ئێمڕۆ خەریکە ڕەنجی وە بیناسێتەوە بەوەی هەستێتە سەر پێ چونکو کێشەیەکمان کە ئێمڕۆ هەیە بەداخەوە لە گشتی کۆمەلگادا وایە لە باشووریشدا گەسەریکەین وایە بە جێگەی ئەوە ئێمە وەکو ژن دەست پێش خەر بین و پیاوەکانمان و حیزبەکانمان بە دوای خۆمانەوە ببین ئەبێت بە پێچەوانە ئابێت یعنی هەمیشە پیاوەکان نیتر بۆ ئێمە ڕۆڵ دیارەکەن و ئێمە بە دوایوانە چینکە ئەمە کاتێکی ئەڵێن ڕۆڵەکە پێچەوانە کراوە بێگومان وەکو ئەوەی دەتەوێت ناگەی بەو نەتیجەیەکە پێویستە بەڵێ بەتەکی دەستان خۆش بێ شنۆخان ئاستی هۆشیاری ژنان لە پارچەجیاجەکانی کوردستانە بەڕای جەنابتان وەکو یەکە یاخود ئەگەر جیاوازی هەیە چی بکرێت بۆ نهێشتنی ئەم جیاوازیە؟ بەڵێ
ئەستی وشیاری ژنان لە هەر چوار پارچەی کوردستاندا ئەتوانم بڵێم تا ڕادێک ینی ئەستێکی وشیاریان هەیە چونکە بمانەوە نەمانە زۆرینەی ژنان یاخود ئافرەتان لە ناو ڕێکخراوەکانە ئیشەکەن لە ئاستی باڵایان لە ناو حیزبەکانە ئیش ئەەکەن ینی پێگەیەکی گرنگ و با بڵین کاریگەریان هەیە لەو هەرێمەی کەتیان یان لە وڵاتی کەتیان ئەگەر باسی هەر چوار پارچەی کوردستان بکەین بۆ نمونەگەر لە باشووری کوردستانە کێشەیەکی ژن هەبێت هەر سێ پارچەکەی تریش بەڕاستی بەخۆی ئەبەستێتەوە لەبەرەوە کێشەکە تەنها باشووری کوردستان نیە بەڵکو هەر سێ پارچەکەی تریش ئەگرێتەوە چونکە ئێمە بمانوێ نەمانێ پێشتر کوردستان کراوە بە چوار پارچەوە ینی بە چوار وڵاتە دابەش کراوە لەبەرەوە کێشەی هەرێک لەو ژنانەی کە وەمنە لە باشووری کوردستانە لە باکووری کوردستانە کێشەیەکە بێ کێشەی منە ئەم فەوزا و ئەم با بڵێن قەیرانی کە لە هەرێمی کوردستانە بەتایبەتی لە باشووری کوردستانە ئەو گوزارە ئەمە ناکاتەوەی کە پەیوەندی بە باکووری کوردستانەوە نەبێ بەڕاستی لەبەرەوەی ئەوانیش کە کێشەیەکیان هەبێ پێوەستە بە ئێمەوە لەبەر هەر چوارمان بەسراوینەتەوە بەیەکەوە بۆیە گرنگە ئێمە کاتێکە باس لە خەباتی نەتەوایەتی ژن دەکەین کاتێکە با بڵێن تۆ باسی ئەم خەباتە دەکەی کاتێکە سەرکەوتوو دەبێت ئاسۆیەکی تەواوی هەبێت بەڵێ ئاسۆیەکی ڕوونی هەبێت خاوەنی سیاسەتێکی کۆمەڵایەتی بەهێز بێ ئەنجا تۆ ئەتوانێت باسی چۆن ئەڵی نەتەوایەتی بکەی کە تایبەتە بە ژنیش پرسی ژن ئێمە بمانێ نەمانێ بچووک نییە کە کاتی قسەی لەسەر ئەەکەین پرسێکی سیاسیە پرسێکی کۆمەڵایەتیە پرسێکی ئابوووریە لەبەرەوەی گرنگە ئێمە لەسەر ئەم پرسانە چۆن ئەڵی پشکمان هەبێ یاخۆت ئیشی لەسەر بکەین یاخۆت قسەی لەسەر بکەین ئەمە کاریگەری تەواوەتی هەیە لەسەر هەر چوار پارچەی کوردستانە ڕاستە مەوتومانە لە ساڵی 2014 تاوکە ئێستا شەڕی داعش بووە ئەو کۆنگرێسی ئەمریکیە کە لە ساڵی 2014 بەسرا بۆ پرسی نەتەوەیی کورد کە کاتێ داعشێتە باشووری کوردستان کاتێ داعش بڵێن ئەو اختصابانی کە بەرامبەر بە ئافرەت ئەیکا ئەوە ژنانی یەزیدی چی لێکرد ئەمانە گرنگ بۆ لە کۆنگرێس هەمووی باس کراوە لەبەرەوەی گرنگی تایبەتمەندی خۆی هەیە تۆ دەیت باز لەسەر مەسەلەیەکی ژنان ئەەکەی قەزیەکە قەزی بۆ منە لە باشووری کوردستانە ژنێک ئەکوژرێ پێویستە بە باکووریشەوە پێویستە بە چۆن ئەڵێ خۆرهەڵات و ئەمەردنتان و کۆڕێکخراوەکەتان تا چەند پەیوەندیتان تۆڵ و گەرمە لەگەڵ ژنانی پارچەکانی تری کوردستانە بۆ کارکردن لەسەر پرسەکانیشن ئێمە هەوڵ ئەدەین و هەوڵیشمان ناوە کە پەیوەندێکی زۆر باشمان هەبێ لەگەڵ ژنانی هەر چوار پارچەی کوردستانە وێستا بەو مانایی کە ئەمانوێت سەرکەوتوو بین لە هەوڵەکانمانە بە تایبەتی لە کۆنگرەی نەتەوەیی کە تایبەتە بە ژنان کە پێشتر دوو کۆنفرانس کراوەوە ئێستا ئامادەکاری ئەکرێ بۆ کۆنفرانسی سێیەم بۆ کۆنگرەی سێیەم کە ئەمە هەر چوار پارچەی با بڵێن ژنانی هەر چوار پارچەی کوردستان کۆ ئەکاتەوە قسە لەسەر قەزەیەکە کە پرسی ژنە کە داکۆکیکردنە لە مافی ژن کە ئەو تونند و تیژانی کە بەرامبەر ژنان ئەکرێ ئەوەی کە چۆن ژن بچێتە پێشەوە چۆن لە ناوەندی بڕیادا بێ هەموو ئەمانە پەیوەستە بە هەر چوار پارچەی کوردستانەوە بۆیە ئێمە ئیژ لەسەر ئەمە ئەکەین و هەوڵیشمان داوە پەیوەندەکانیشمان پتەوتر کردووە ناشارمەوە لەم ماوەیە ئێمە وەکو ڕێکخراوی خوشکان سەردانێکی دیبلۆماسیمان هەم بۆ وڵاتی تورکیانی بەڕاستی زۆر کاریگەریان هەبوو لەسەر ئەوەی کە ئافرەتان نیسائیەی عێراقی با بڵێن کوردستان هەرێمی کوردستان کە پەیوەستن بە پارتێکی ئیسلامیەوە بەڵێ با بڵێن باگراوندێکی ئیسلامیان هەیە کە بۆ جۆرە پەیوەندێکی دیبلۆماسیان هەیە ئەمە بەڕاستی گرنگە بۆیە ئێمە هەوڵ ئەدەین کە زیاتر ئەو پەیوەندیانەمان هەبێت لە هەر چوار پارچەی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەکانی ژنان بۆ بەڕێ پێشبردننی ژنان کە بتوانن لە هەموو کایەکان و هەموو مەجالەکانە وجودیان هەبێت. بەڵێ دەستان خۆش بێ شنۆخان ئەچمە لە ئەڤین خان لە ئێستادا پرسی بەستنی کۆنگرەی نەتەوەی ژنانی کوردستان چەند گرنگە و ئایا چی ئەکرێ بۆ بەستنی ئەم کۆنگرێ؟ بێگومان کاتێکی ئێمە دۆخی کوردستانمان شرۆڤە کرد ئێستا وتمان لە دۆخێکی داینەکەیتر ئامادەین بۆ ئەوەی کە بەڕاستیژی بۆ ئەوەی بیگەینین بە نەتیجە وەکو ژنانی کوردیش بەتایبەت بەس پێشخەریکەین بەوە وەکو ڕێک وەکو میوەیەکی لە ئادۆی در کاتی ئەوە هاتوو بیچینیتەوە یانێ ئێستایش بەڕاستی تر ژنان لە هەموو بوارەوە ئەڵێن ئەزمموی خۆیان داوە لە مەدانی شەڕ و سیاست و کۆمەڵایەتی و کەلتوری و هەموو بوارەکان لە ئابوووریە ئیتر خۆیانیان تاقی کردەوە هێزی خۆیانیان بینی ئەنجامیشیان دەرخست کەواتە ئیتر بەڕاستیش ئەبێت وەکو ژنانی کورد بتوانین بینە لای یەک ئەمانە لە ژێر چەترێکیدا کۆی بکەینەوە
باس لەوەی بکەین کە وەکو ژنانی چوارپارچە ئەتوانین چی بکەین چونکو گرینگە بەڕاستی ئەگەر لە کوردستانە بتوانین کێشەی ژنانی کورد یانە چارەسەرکردن مرۆڤ بڵێ بە کۆنفرانسێک و کۆنگرێ هەموو کێشەکان چارەسەرەبێ بێگومان نابێ بەڵام ئەوەی کە هەرەوە هاتیتە لای یەک ئەمە هەنگاوێک هەرەوەی کە تو باس لە کێشەکان و کردەمە بخۆی نیوەی چارەسەریە ئەو کاتە ئێمە توانین دەستپێشخەریکەین بۆ ژنانی ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەتوانێت وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستپێشخەرینکەین بۆ ئاستی هەموو دنیا چونکو ئێستا لە هەموو دنیادا چاویان لە ژنی کووردە ئەمە واقعەیەکە و حاشا لێ ناکرێ وەیە واتە ئەمڕۆ ئیتر ڕۆژی ئەوەیە بەڕاستیژی کاتی ئەوەیە کە ئیتر وەکو ژنانی کورد بەڕاستیژی هەنگاو هەڵبگرین بۆ کۆنفرانسی نەتەوەی ژنان و پەیوەندیەکانی ژنانی پارچەکانی کوردستان چۆن ئەبینن ئایا پەیوەندیتان لەگەڵیانە سیاسیەکان ئەو ژنانە چۆنە و چۆن بەشداری ئەکەن لەگەڵان بۆ بەستنی ئەم کۆنگرێ واتە یانێ ئێمە ئەگەر باسی پەیوەندیەکانگەن بەڕاستیشی سەردانی زۆر لایەنمان کرۆ لە ئاستی پارچەکان ئەم ڕۆژهەڵات باشوور ئەوکوتر باکوور و ڕۆژاوایش هەموو باشە یاسا لە ئاستێکیدایە کە بەڕاستی بەراورد بە دوسێ ساڵ لەمەوە ئەمڕۆ ژنان زۆر بە دڵگەرمیکی زۆرترەوە پێشوازی دەکەن لە ئەوەی کە بتوانین ئیتر پێکەوە نەک بە هێندێ کێشەی جیاواز و دەتای بچووک و نازانم شتی بەڕاستی حاشیە بەوە مەشغوڵ بینی هەر کەس لەو قەناعەتەیدایە کە بەڕاستیش ئەبێ پەنجە لەسەر کێشەی ژندا بنین چونکو بەڕاستیش زۆر بە خۆشحاڵیەوە مرۆڤ دەتوانێت ئەوەی بڵێ کە سەردانی هەر لایەنێکیشمان کە کردووە باسی ئەوەی ئەکەن کە ئێمە وەکو ژنان ئامادەین کە بۆ چارەسەری کێشەی ژن هەنگاو هەڵبگرین و ئەم ئاستە بەرپرسیارەتیش نیشان دراوە ساڵان ڕابردوو شەبەم شێوەیە بوو یاخود ساڵاکە پێتان وایە خەڵک ژنان بەگەشت بینیەوە بەرەوپیری ئەو پرسەی ئێوە بێگومان ساڵانی ڕابردوو نەکو ئاستی بەرپرسیارەتی نەبوو هەبوو بەڵام هەندێک کێشەی لاوەکی هەبوون کە سێبەری خستە سەر چارەسەری کێشەی ژنە بەڵام لە دوای ئەم ساڵانەکەیتر تێکۆشانی ژن ئاستی بەرزە بووەوە ئەمە بۆ خۆت بتەوێت نەتەوێت ڕاستەخۆ لەسەر ئەوەی کەیتر ژنان هەست بە بەرپرسیارەتێکی جیاوازتر بکەن ئەوەی دروستەکات و ژنانیشی تر بینیان کە چەند ڕۆڵیان هەیە ڕەنجیان داوە خوێنیان ڕژاندووە ئیمڕۆ ئیتر هەڵەستنەوە بە خاوەنددارەتیکردن لەو ڕەنجەی کە داویانە بە خۆشحاڵیەوە ئێستا لە ئاستی ئەو پەیوەندی و قسە و گفتوگوێک و کە ئەکرێ هەنگاوەکان باشن خراپ نین یانە مرۆڤ ئەتوانێت بڵێت کە بەڕاستیشی دڵخۆشکەرە دڵخۆشکەرە کە بتوانین لە داهاتوودا پێکەوە وەکو ژنانی هەر چوارپارچەی کوردستان بەرەو دروستکردنی کۆنفرانسی نەتەوەی ژنان بڕوین چونکو وەکو ئاماژەیەکی پێکردنەوەخان لە ساڵی 2010 لە ئامەد یەکەمین کۆنفرانس بەڕێکخرا لە ساڵی 2012 لە هەولێر بێگومان وەکو ئەنجامی ئەوانە کەم و کوردیەکانی چی بوو لاوازیەکانی چی بوو بۆچی وەکو چەند کارتان کردو بۆ نەهێشتنی ئەو کەم و کورتیانەی کە لە کۆنگرەکانی پێشووە لە ساڵانی پێشوو لە کۆنگرە کەم و کورتی هەبووە یاخود نەتانتوانێت بگەنە ئامانجێک تا چەند کارتان کردو بۆ نەهێشتن یاخود کەمکردنەوەی ئەو ڕێگری کۆسپانە بێگومان خەباتی بۆ ئەکرێت ئێستاش وەکو ئاماژەیەشم پێکرد هەموو هەوڵدانەکان لەسەر ئەوەیە کە بەڕاستیش ئەگەر ناکۆکیکیش تەنانەت لە ناو لایەنەکان هەبێ لە ئاستی نەتەوەیدا لە ئاسپی حیزبایەتیدا وەکو ژن هەڵ بدەین بەلایەکەوە دانین ئێمە وەکو ژن دەستپێشخەری بکەین بۆەوە دەستپێشخەریمان کە کرد بەڕاستی وەکو ژن توانیمان بە ئەنجامی بگەینین ئەو کاتە پیاوەکانیش مەجبورە بن بە دوامانە بن نەچارن بە دوامانە بن یانێ نەکو ئێمە بەڕاستی چاوەڕوانی ئەوە بین کە لە بواری حیزبیەوە لە بواری سەرکردەکانی ئاستی ژوورەوەمان هەنگاومان بۆ هەڵگرنێمە بە دوایەوانەوە بچین ئەمە باشە تا ئاستێکی مرۆڤ ئەتوانێت بە ئەنجام بیبینێت یانێ ئیتر ماوەتەوە لەسەرەوە کە لە ئاستی کردەوەدا لە ئاستی پراتێکدا بەڕاستی ئەو ئەرکۆ بەرپرسیارەتیانەی کە ئەکەوێتە سەر هەر کام لە ئێمە لە ئاستی هەم ڕێکخراوە هەم ئاستی ڕێکخراوی مەدەنی و کەسایەتی سەربەخۆ ئیتر ئەوانە چەندە بتوانین پێکی بینن چونکو ئیتر پێویستەکە بەڕاستی ئەو بەرهەمە سێرە گەڕە وڵاتان بۆ بەڵدەکاری زیاتر لەسەر ئامادەکاریەکان بۆ کۆنفرانسی نەتەوەی ژنی کورد شنۆخان پێ وایە کە دابەشبوونی ژنانی باشووری کوردستان بەسەر حیزبەکانە کۆسپە یاخود لە بەرژەوەندی پرسی ژنە لە هەرێمی کوردستان من بۆی دەگەڕێنەوە هەندێک جار ڕەنگە بە هەردوو ئاراستەکە بڵین قسە هەبێت و چۆن ئەڵیت کێشە بۆ هەردوو لای دروست بکە هەر گرنگە بۆی کە بەش بوون بەسەر حیزبەکانە چونکە ئێمە بمانوێ نەمانێ ڕێکخراوەکانی ژنان تا ئێسەر باگراوندی حیزبیان هەیە یعنی بۆ منە ئێستا ڕێکخراوەکەی من سەر بە کۆمەڵی ئیسلامیە ڕێکخراوێکی سەر بە حیزبێکی ترە لەبەرەوە هەتاوەکو ئێستا ئەوە لێ نەکراوەتەوە ئیش لەسەر ئەوە نەکراوە کە ڕێکخراوەکانی ژنان سەر بەخۆ ئیشی خۆیان بکەن
کاتێک کە ئەڵێ ئەم ڕێکخراوە یەکسەر کار تۆ باگراوندێکی حیزبی سەربەخۆ کار بکەن هەوڵ درراوە بۆ ئەوی کە سەربەخۆ با بڵێن ئیش بکەیت یاخود لەسەر مەسەلەی ژنانە ئیش بکەیت بەڵام دوجار کە تۆ لەناو حیزبا بووی دوجار کە تۆ با بڵێن حیزبەکەت ئەم قورسایی پێداوی ئەم ڕێکخراوی بۆ دروست کردووی لەبەرەوە ناتوانانی وا بە ئاسانی تایبێتە دەرەوە بتوانانی سەربەخۆ بکەیت کاتێک کە توانیەوە کە سەربەخۆ بن و ئەو ڕێکخراوەی کە حیزبەکەتان بۆ دیاریکردن ئێوە خۆتان ببن بە خاوەن ئێمە ئێستا ڕاستە ئەزای چۆنە بەگشتی باسی بکەین وەکو ڕێکخراوەکە خۆشمان ئێمە وەکو ڕێکخراوی خوشکان ڕاستە سەر بە کۆمەڵی ئیسلامین بەڵام لە زۆر بوارە ئەتوانم بڵم لە 100 تا 80 ئێمە بە ئازادانە ئیشەکەین ئیشەکانمان ناگەڕێنێنەوە بۆ حیزب بەڕێوەی خۆمان بڕیاری خۆمان ئەدێنەمە زۆر گرنگە لە 120کەشی کاتێک کە تۆ هەندێک کاری حیزبی و ئەوەیە کە پەیوەستی پێوەی ئەگەڕێتەوە بۆ حیزب ئەمە شتێکی ترە بەڵام زۆرترینی ئێمە لە 180کەی کە ئێمە باسی ئەەکەین ئازادانە ئیشی خۆمان ئەەکەین سەربەخۆیانە ئیشی خۆمان ئەەکەین بڕیاری خۆمان ئەدەین چونکە ڕێکخراوێکمان تایبەتە بە ژن کاریتی ئەکەن بۆ نمونە چین و ئەوانشی کە ئەو لە 180 کە سەربەخۆن چییە و ئەو بیستێک کە ئەگەڕێتەوە بۆ حیزبەکەتان ئەوەی کە ئێمە تیا ئازادین بڕیار ئەدەین بۆ ڕێکخراوەکەی خۆمان کە ئەسڵەن هەرجاری وای حیزب هەر نایزانێ بڕارێک ئەدەین لەسەر مەسەلەی ژنان لەسەر پرسی ژن لەسەر کۆبوونەوەیەکە کۆنگرەیەکە یعنی ئەمانە هەموو گرن لەسەر مەسائل سیاسیەکان لەسەر مەسائل کۆمەڵایەتیەکان بەڕاستی ئەمە بمانێت ینی چۆن ئەڵێ ئەمە ڕێکخراوێکین بەڕاستی بەو مانایی کە ئەتوانین لە ماوەی 25 ساڵ توانی ومانە پێگەی ژن بەهێزکەین توانیمانەژە ڕۆشین بیر بکەینەوە توانیمان بە مافەکانی خۆیانی ئاشنا بکەین لە ڕووی کۆمەڵایەتی و ئەرک و مافی چییە ئەم ژنە ینی چەندها کێشەمان چارەسەر کردو بەڕاستیم بۆ خۆی گرنگە ینی ئافرەت هەبووە گەشتۆتە حاڵەتەوەی کە تەلاق بدرێ بەڵام ڕێکخراوەکە ئێمە توانێتی ئەو دوو کەسێک پێک بێنێتەوە ژیانیان ئاسایی بکاتەوە ئەمە ناکاتە ئەوەی کە پێگەی ڕێکخراوەکانی تر با بڵێن لەکەدار بکرێن نا ئەوانیش بەپێی قورسایی و سەنگی خۆیان ئیشان لە مەسەلەی ژنانە کردووە بە هەر چۆن ئەڵێ جیاوازی بیر و ڕاکان کە چەنە حیزب هەیە لە هەرێمی کوردستان و ڕێکخراوی ژنانیش هەیە دوجار شتێک کۆمانەکاتەوە کە داکردن لە مافی ژن ئەمە زۆر گرنگە ئێمە چۆن ئەڵێیت هینمان هەیە ڕێکخراوەکانی ژنانمان هەیە کە تۆڕی هەڵبەشی ڕێکخراوەکانی پێڵێن کە هەموو ڕێکخراوەکانی ژنان بە هەموو بیر و بۆچوونەکانەوە ئێمە تیا ئیشەکەین هیچ کاتێک ئامادە نەبووین لەو تۆڕە پەیوەندیتان چۆنە ئەو تۆڕە زۆر ئیش و کارەکانمان باشە یعنی هەرێک و فکرێکێکی هەرێک و بیر و بۆچوونێکی هەیە نەگەشتوتە ئەوەی کە ئێمە فکری خۆمان لەو تۆڕیا تەڕحکەین نا یەک شت کۆی کردنەوە کە داکۆیکردن لە مافی ژن ئیش بۆ پرسی ژن ئەکرێ ئیش بۆ مەسائلی ژنان دەکرێت و کردوشمانەوە لە ماوەی 15 ساڵی با بڵین کە دروست بووە تاوەکو ئێستا لەسەر شتە حساسەکانی ژنان ئێمە ئیشمان کردو یەک مشکلە هەیە لە باشووری کوردستانە حەزەکەم بڵێم لەسەر ڕێکخراوەکان و لەسەر تێگڕای مەسائلی ژنان بەداخەوە تاوەکو ئێستاش ئەتوانم بڵم تا ڕادەیە کاڵ بۆتەوە بەڵام هێشتا هەر ئەوە تایە ماوە کە لە باشووری کوردستانە زۆر ینی چۆن ئەڵێ دەستی تۆمەت و تەشهیر زۆر بەرامبەر بە یەکتری ئەکرێ کە ئەمە بەڕاستی حەقە نەمێنێت لەناو ژنانیش ئەمە هەیە لەناو ژنانە ئەتوانم بڵم کەمتر ئەمە هەیە ڕنگدانەوەی لەناو پیاوانە هەیە بەڵام بداوای لێبوردنەکەم بەڵام چکە هەر بەو جۆرە کە بڵێن لە دروستبوونی بەشارێتەوە تاوەکو ئێستا پیا بۆ جۆرە هاتۆتە پێشەوە کاڵێن پیا و عمومەن نا بەڵام تر نیسبەتەن ئێمە قسەی لەسەرەکەین لەناو ژنانی شاتا ڕادەیەک هەیە بەڵێ کاتێک کە پیا تونند و تیژیەکان ژنیش تونند و تیژیەکە ژنمان هەیە لە مناڵەکە ئێدا ژنمان هەیە باوە ژنە چی لە مناڵەکە بیستمانەکە لە ڕاگەاندنەکانە هەموو ئەمانە کاردانەوەی خراپی هەیە لەسەر مەسائلی ژن ئێمە بمانێ نەمانێ ئەوەیە کە یەکتری قبول ناکەین ئێمە هەموو شەب باس لەوە ئەکەین لە ڕاگەاندنەکانە پێکەوە ژیان زۆر گرنگە فعلا گرنگە علی شریعەتی قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ ئەگەر کەسێک گەڵ کەسێکا گفتوگۆ بکەم ئەگەر وەکو خۆم بیر بکاتەوە کەواتە من هیچ فێر نەبووم لەبەرەوە بیر و بۆچوونە جیاوازەکان گرنگن لە مەسائلی ژنانیشە ئەمە بائیتر بەدەرنین ئەمە ئیسلامیە ئەمە ئەلمانیە بۆ منە زۆر لە شتێکی بەسیتە ڕێکخراوەکانی ژنان دێن ئیشی لەسەرەکەن جاری وایە لەم سەر خەتەنی ژنان ئیش ئەەکەن کە ئەسڵەن هەر ئەمار پرز نییە قسە لەسەر لەچک ئەەکەن ینی ئەم لەچکە کێشە نییە من ئەیکەم تەواو حڕم مەسەلەی خەتەنێکردنی ژنان ئەوکەی کێشە پرسی زۆر گەورەترمان هەیە ئیشی زۆر گەورەترمان هەیە بێ ئێمە ئیش وایە بابەتی خەتەنەکردنی ژنان زین چۆنە لە حاڵەتێکە لە کاتێکە زین چۆنە کاتێک ڕاگەاندنەکان پرسە قسە ئەەکەن و ئیش زین چۆن من ناڵم پرسەکە پرسێکی لاوازە بەڵام لەوە گرنگترمان هەیە ئێمە ئیشی لەسەر بکەین بەڕاستی یعنی زۆر جار
پرسی زۆر گەورەتر بۆ هەبووە. بابەتانی کە لە پرسی خەتەنەکردنی ژنان و ئازادی گرنگترن چین؟ ئەوەیە کە تۆ زۆر جاکە ڕێکخراوەکانی ژنان کە بەتایبەت ڕاگەاندنەکان قسەی لەسەر ئەکەن هەندێک لە ڕێکخراوەکان ئێمە بە ئەوەی نەکەین تۆمەت یەکسەر بە ئیسلام کە ئەمە خەتەنی دیاری کردووە باکسە وان نییە گەر ئەسڵان حەدیثێکی بۆ جۆرە لەوەیان نییە تەنها ئەوەیە کە لەو ئافرەتان ئەو منطقانی کە گەرمە زۆر گەرمە ئافرەت لە 9 ساڵیاتیا باڵق ئەبێ شوو بکە یاخود جەستەی بەو جۆرەی لێ بکرێت ئەمە شتێکی ترە ئەمە نەسێکە ینی تۆ ناتوانانی بکەیتە حەدیثێکی بقووەت ئیشی لەسەر بکەیت لەبەر هەمیشە ئەم شتە لاوەکیانە پەیوەستەکەنەوە بە ئیسلامەوە کە ئەم وای کردووە ئیسلام ئەم شتەی دیاری کرد لە کاتێکە وانە ڕێکخراوە ژنانەکانە لە کوردستان کار لەسەر ناشرینکردنی کار و چالاکی کار لەسەر ناشرینکردن ناکرێ کار لەسەر ئەوە کرێ زۆر جار ئێمەکتری قبول ناکەین ئەوە زۆر ینی بەداخەوە جێ ئەسەفە جار وهەیە لەسەر مەسەلەی ژنان لە 25 نۆڤەمبەر لە 8 مارسە مەسەلا ڕاگەاندنێک یاخود کەناڵێک دوو ژن ئەهێنێ بە ئاراستەیەکی جیاواز زۆر تۆمەت بۆ یەک دروست ئەکەن ئەمە هەمومان بینیمانە ئەو هێرش ئەکاتە سەر ئەو دواتر ئەو هێرش ئەکاتە سەر ئەوی تریان ئەمە بەڕاستی زۆر گرنگە بێ ئەمە تێپەڕینین کە ئەمە بەسەر چوو ئێمە ساڵی نەوەتەکان ئەمانەمان هەبوو بەڕاستی ئەم لێک خوێندن و ئەم یەکتر قبول نەکردنە بەڵام ئێستا من ئەبێت تۆ قبولکەم تۆ بێ من قبولکەی لەبەرەوەی کۆمەلگە منی ئەوێ کۆمەلگە تۆی ئەوێ بەشێک لە کۆمەلگە ناکرێ من زەربی سفرکە یا من تۆ زەربی سفرکەم بڵێم ئەمە ئەلمانیا ئیتر نابێ وجودی هەبێ نابعکسەوە ئەویش پێگەی خۆی هەیە یەک حەدیثەیە لەسەر ئەوە من زۆر جەختی با لێ بکەمەوە باس لەوە کاکە پێغەمبەر سامی خۆی لەسەر بێ ئەڵێت کەسێکی با بڵێن جاهیل یاخود ئەلمانی یا هەر شتێکە تۆ ناوی لێنیت فەرمانڕەوایی تۆ بکە زۆر باشترە بەڵام دادوەر بێ باشترە لەوەی کە کەسێک موسڵمان بێ و نادادپەروەر بێ فەرمانڕەوایی تۆ بکە لەبەرەوەی ئێمە قبولمانە ئەگەر ئەلمانی بێ بەڵام دادپەروەر بێ بەڵام یەکسانی خواز بێ ئازادی خواز بێ گرنگ نییە ئەمە کێ ئەوە چۆنە و باگراوندی چۆنەوە ئیسلامی و ئەلمانیا گرنگ ئەوەی تۆ بتوانی من وەکو ژن چۆن مافەکانم ئەپارێزی تۆ وەکو ژنێک لەناو ڕێکخراوەکەی خۆتا لەناو حزبەکەی خۆتا مافت پارێزراوە ئەتوانی بڵێ وەکو ئینسانێک بەرامبەر بە پیاوێک هەموو ئەو ئیمتیازانەی کە ئەندامێکی پیاوهەیەتی منیش هەمە ئەتوانم بڵێم لە 190 بڵێ ئەو مافەی کە من من بۆ خۆم بۆ خودی خۆم ئەڵێم بۆ ڕێکخراوەکەش ئەتوانم هەر بۆ جۆرە ینی ئینی بکەم لەبەرەوەی مافم پارێزراوە ماف ینی نادرێت ئەسەندرێت ینی کاتێک ئەم مافە تۆ ئەتوانی بیسەنی کە ئافرەتێکی کارابی ئافرەتێکی لەهاتووبی بتوانی داوای مافەکانی خۆ ئەگەر ئافرەتان هەر لە چارچەوەی ماڵ و هەر لە با بڵێن بەخێوکردنی مناڵ و کەمەش ئەرکی سەرشانی خۆیەتی بیرمان نەچێ ئەرکی یەکەمی سەرشانی ژن ئەوەیە کە مناڵ بەخێو کات و کە ماڵداری بکە بەڵام ناکاتە ئەوەی کە تۆ بڵێ تر چوونە دەرەوەت نییە لەپاڵ ئەوەش تۆ ئەتوانی وەکو پیاو ئیشی دەرەوە بکەی لە سیاسەتدا بەشداربی لە کۆمەڵایەتیە بەشداربی لە هەموو کایەکانە بەشداربی بەڵام تۆ سیرکە ببوورە پیاو ئەمە ناتوانێت کاتی کە لە دەرەوەیە ئەبێ بێتەوە بۆ ماڵەوە جوێیەکی خۆشی بۆ بڕەخسێنی ژاوەژاوی لە دوورخەیتەوە ینی خزمەتی بکەی باشە کاتی ژن کە ئیشی پیاویشەکان لە دەرەوە یەتەوە بەو جۆرە نیە ینی بەڕاستگەڕەمەوە لای جەناب سپاس شنۆخان ئەڤین خان لای جەناب تۆ دەست پێکەمەوە ئەبینین لە باشووری کوردستان لە پارچەکانی تری کوردستانیش گروپ و کۆمەڵە و ڕێکخراوی جیاواز هەن و ژمارەشیان ئەگەر زۆر هەبێ و قسە لەسەر بە مەدەنیتبوونی کۆمەلگا پرسەکانی ژن ئەکەن ئایا وەکو کۆنفرانسی نەتەوەی ژنی کورد ئێوەکو ئامادەکاری چی کارێکەکەن بۆ ئەوەی کە سەرجەم ئەو کایانی کە ئیش بۆ پرسی ژن و بە کۆمەلگابوون بە مەدەنیتبوونی کۆمەلگا ئەکەن کە بەشداریان هەبێەوە چۆن پەیوەندیان لەگەڵا دروستەکەن و تا چەند ئامادەیان هەیە بۆ بەشداری بوون بێگومان گرینگە یانی کۆمەلگەکە کاتێکی تو باسی دەکەی هەموو ئەو ڕەنگە ئەگرێتەوە ناوخۆیانێ تەنیا بەشێکەوە نییە ڕاستە مەسەڵەن ئێستا کاتێکی باسی کار و خەباتی ژنان دەکەن زۆرتر ئەوەی تێتە عەقڵی هەرکەس کە ئەوانەی تەنیا لە حیزبەکان و ڕێکخراوەکانە ئیش دەکەن وەکو پێشەنگی ژن و دەست پێشخەرن وایە ئەمانە ڕۆڵی گرنگیان هەیە بێگومان مرۆڤ حاشای لێ ناکات بەڵام لەگەڵ ئەوەیش کە حیزب هەیە ڕێکخراو هەیە کەسانێک و کە لە دەرەوەی ئەم حیزب و ڕێکخراوانە ڕێکخراوی مەدەنین یا وەکو کەسایەت ئیش دەکەن کەسانی هونەرمەند هەنە کەسانی کە لەناو کولتورا ئیش دەکەن کەسانی ئەسڵ ژنانێک و کە لە ماڵا ئیش دەکەن کۆمەڵە ژنان هەیە کە لە ماڵەوە ئیشەکەن و دەفەتی ئەوانە بڕۆنە دەرەوە بۆ کارکردن یا خودیان ناگاتە شوێنی مەبەست ئێوە چیتان کردو بۆی ئەو ژنانە بەشداری بکەن واتە ئێمە ئەوانە وەکو هەموو ڕەنگی کۆمەلگا ئازانین کە کاتێکی ئێمە باسی کۆنفرانسی نەتەوەی ژنان دەکەن بێگومان ناتوانین لە ئاستی هەموو کۆمەلگادا هەر کەس بەشدار بکەین چونکو ناکرێت ئەو کاتە
ئەبێتە قەرەباڵغێکی نابێ بە کۆنفرانس بەڵام لەناو ئەو کۆنفرانسایدا کە ئەگەر هەوڵدانی بۆ ئەکرێ هەموو نوێنەری کۆمەلگای تێدا هەبێت چونکو بەلایەنی کەم ژنێک لەناو حزبێکدا لەناو سیاسەتا کێشەی چیە لەوێدا ڕنگدانەوەی هەبێ ژنێکی کە لە ماڵایە کێشەی چیە لەوێ ڕنگدانەوەی هەبێ ئەوەی کە لە بواری هوەری و کەلتوریەوە کێشەکانی یا پێداویستیەکانی ڕنگدانەوەی هەبێ واتە یانێ هەوڵ دەدەین بەڕاستیش لە هەموو لایەنەکانەوە هەر نەبێ نوێنەرانیان لەو کۆنفرانسەیدا بەشدار ببن و بتوانین بە کوێ هاودەنگ هاوبەش بتوانین لەسەر کێشەی ژنان لە هەموو بوارەکانەوە قسە بکەین و بکەینە تەوەرەی کۆنفرانسەکە ئەی بێگومان سەردان ئێستا هەوڵدان زاتە نەکرێت لە بەرنامەدایە سەردان بۆ هەموو ئەو لایەنە ناکرێت جگە لە حیزبەکان و ڕێکخراوەکان هەموو ڕێکخراوە مەدەنیەکان و کەسانێک و کە لە ئاستی جیاوازی وەکو چالاکی ژنن وەکو تریش ئەوانەیە کە لە دەرەوەی ئەم کار و خەباتانن بتوانین سەردانیان بکەین و بەلایەنی کەم ئامادەکاریەکی بکرێت کە ئەوانیش بێن وەکو نوێنەرایەتی خۆیان لەوێدا ببینن لە ئاستی هەر چواربەشی کوردستاندا بێگومان چونکو ئێستا کە کاتێکی ئەوەی باس دەکەین ئێستا بتوانین چۆن ئەو ئەزمونانەی کە لە مێژووە بۆ ئێمە ژنان ماوەتەوە ئەو ئەزمونانەی کە ئێستا لە ڕۆژاوادا بە ئەنجام بووە بەڕاستی بتوانین بیگوازینەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بۆ باشووری کوردستان بۆ شارەکانی ئەم هەرێمانە ئێستا خۆ لە باکووری کوردستاندا هێشتا کێشە ژنانی کورد و کورد چارەسەر نەبووە چۆن بتوانین لەوێدا ئەم کێشانە چارەسەر بکەین ئەی گواستنەوەی ئەو ئەزمون و ئەو نرخانەی کە هەیە یا زۆر ژنانێک و کە لە ئاستی تێکۆشاندا بەڕاستیش خاوەن ئەزمونن چۆن بتوانن ئەویان بقۆزنەوە هاوکات بگوازنەوە بۆ ئەوەی کە بتوانن ئێمە وەکو ژنانی کورد ئێمڕۆ کە لە ئاستی کار و خەبات بۆ ژنان دەکەین ئەزمونی لێوەربگرین لەو پێناوەدا ئێستا بەگشتی کار و خەباتێکی بەڕێوە ئەچێ باشە خراپ نییە وەکو ئاماژەیشم پێگر ئەو لایەنانش ئێستا پێشوازی لێ دەکەن ئیتر لەمەوە بەدووە بتوانین بەڕاستی بۆ ئەوەی باشتر بەڕێوە ببین و بتوانیم ئەنجام گیرتر ببین لە کار و خەباتەکانمانە هەوڵدان بۆ وانەیە کرێت. دەستان خۆش بە هیوای سەرکەوتن شنۆخان ئەبینین کە ژنان لە باشووری کوردستانە بە ڕێژەیەک لە بەشدارن لە پۆستە باڵاکانە لە حیزبەکانە لە ناوەندی بڕیاردانە کە بەناو هەن و ئەبینرێن کە کارەکەن بەڵام لە ئێستای کوردستانە لە قەیرانەکانە ئەبینین زۆر بە کەمی ژنان قسە ئەکەن لەسەر قەیرانەکان و بڕیاریان لا نییە و زۆر کاتی گوێ لەواگرن کە پیاوان بڕیار بن و ئەمان جێبەجێکەن ئایا ئەم بۆ چوونە تا چەند ڕاستەوە ئێوە چۆن ئەم بابەتە ئەبینن؟ بڵێ ئێمە هەمیشە لەسەر مەسەلەی ژنان بەڕاستی هەوڵ ئەدەین کە ژنان لە ناو پارتە سیاسیەکانە لە ناو حیزبە سیاسیەکانیە وجودیان هەبێ بە تایبەت لە ناوەندی بڕیارە ئەمە زۆر گرنگە ئەتوانم بڵێم بە هەموو حیزبەکانی باشووری کوردستانە کەمترین ئافرەتمان هەیە لە ناوەندی بڕیارە بەداخەوە ناکاتە ئەوەی کە وجودی ئافرەت نییە ینی ئافرەت وجودی نییە بەڵکو هەیە ئەوە ئیتر ئایا ئەوە خودی بەرامبەرە کە ئەو ڕێگری ئەکات یاخود قەناعەت نەبوونی لایانی بەرامبەرە کە وا ئەکات قەناعەتی بە ژن نەبێت لە مەسەلە سیاسیەکانە بێتە پێش ئێمە مەسەلەی ریفراندۆرمان هەیە لە ئێستا کە قسەی لەسەرەکرێ ژنێکمان نەبینیەوە قسە لەسەر ئەو بابەتە بکە بەڕاستی ئەم هەموو کۆبوونەوانە ئەکرێت ئێستا باسەکرێت بۆچی تا ئێستا لە هیچ حزبێکە بۆ هەنا کۆمەڵی ئیسلامی کە جەنابەت لەوێ بۆچی تا ئێستا ژنێک لێەوە قسێکی نەکردو پێشبینیکی بۆ داهاتوو نییە؟ من کە باسی هەموو حیزبەکان ئەەکەم لە باشووری کوردستانە بە حیزبەکەی خۆشمە قسەی لەسەرەکەم و ڕەنگە من بۆ خۆم وەکو بەدەر لەوەی کۆکو ئەندامێکی سکرتاری وەکو ڕۆژنامە نووزێک دەتوانم ڕخنان لێ بگرم چەندان ڕخنم لە حیزبەکەم گرتووە بەوەی کە ئافرەت بەپێی پێویست نهاتوۆتە پێش و مافی خۆمەوە ئیشیشم لەسەر کردووە بەڕاستیانی لە هەموو حیزبەکانە ئەمە هەیە سەرەکی لە کۆمەڵی ئیسلامیە لە حیزبەکانی ترا لە ئەملا لە هەموو ئەوە هەیە کە ئافرەتمان هەیە چۆن ئەڵی بەرپرسی ڕێکخراوەکەیە بەڵام کاتێک کە پرسێک گێتە پێشەوە لە مەسائلێکی سیاسیەتە پێشەوە باسێکی سیاسیەتە پێشەوە ئافرەت وجودی نییە پەیوەندێکی دیبلۆماسیە ئافرەت وجودی نییە لەگەڵ حیزبەکانی ترا کاتێکە پەیوەندیەک هەیە سەردانیەک هەیە ئافرەتیا وجودی نییە ئەمە زۆر ینی بەڕاستی ئێمە بە لاواز ئەیبینین و کاریشمان بۆ کردووە کە پێویستە با ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەم ڕێچکەیە بشکێنین ئافرەتمان هەبێ زۆر جار لە دانیشتنەکانە بۆ منە لە ئەنجومەنی سیاسیە یاخود ئەنجومەنی سەرکردایەتی ئافرەتیتیایە ئێمە دووسێ ئافرەتە سێ ئافرەتمان هەیە کە ئیش ئەکەن لەو مەجالەیە لە کۆبوونەوەکانە ئەبینرێ بەڵام کاتێکیتە سەر پەیوەندێکی دیبلۆماسی وونە
غيابە بۆچی ئەمە جێی پرسیارە ینی تۆ کاتێ منت قبولە لە کۆبوونەوەکە هەبم بەڵام قبولت نیم بێمە پێشەوە لە پەیوەندە دیبلۆماسیەکانە ئەمەوی ئەگەڕێتەوە بۆ سەرشانی بە ڕێگەزی بەرامبەر کە ڕێگە نایەشنان بێنە لە حاڵەتەیە بە پەیوەندی دیبلۆماسیەکان بەڕاستی ئەمە بەڵێ ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حیزب ڕێگە نایە یاخود پیاوان با بڵێن بەو جۆرە ینی باس لەوە ئەکرێت کە ئەڵێ پێویست ناکە ئەمە پەیوەندیەکە و لەگەڵ فلان حیزبا لەگەڵ ئەوەیە با هەر هەمووی پیاو بێت يعني سيري كي ئەمە تا چەند بە پەیوەندی بە سیستمی پیا و سالاری باوک سالاریەوە هەیە لە ناو هەرێمی کوردستان پەیوەندیەکی تا ڕادەیەک هەیە بەڵام ئێمە ینی گوانەکەین کە بڵین ئیتر لە 100% بەم جۆرە هەموو حیزبەکان ئیش لەسەر ئەم ئەدایە ئەکەن هەمووی بەیەکگرتن بەو جۆرە با بڵین ئەم ئینەیتیا هەیە ئەم کێشەیەمان هەیە لە ناو حیزبەکانە پێویستە بە هەموو لایەک چارەسەری بکەین ئەوە بۆ جۆرەمانەوەی بەڕاستی گرفت بۆ خودیشن چارەسەری بکەن ئەبێژنان چارەسەری بکەن ینی تۆ لە ماڵەوە دانیشیت بە خۆت هیچ داوای مافی خۆت نەکەی وەڵا پێو نایە دەستت بگرێ بڵێ وەرە بەخوارە بێ لەم پەیوەندیاتەوە ئامادەبی ینی ئەوە نییە تۆ بێ خۆت مافی خۆت بسەنی خۆت بە لێهاتووی و بە سەلیقەی خۆت و بەوەی کە هەیت وەکو ژن وەکو پێگەی ژن کە لە کۆمەلگایە قەناعەتت بەوە هەیە کە وەکو ئینسان هەیت وەکو ژن هەیت پێویستە تۆ بیتە پێش لە داواکردن لە مافەکانی خۆتە ئێوە کار و چالاکی و پلانتان چییە بۆ بەشداریکردنتان لە کۆنفرانسی نەتەوەیەکی ئێمە یەکێک لە پلانەکانمان ئەوەی وەکو سکرتارەتی ڕێکخراوی خوشکان کە لە ئایندە دایکەینە پرۆژەیەک بۆ حیزب کە پێویستە ئافرەتان زۆر بەجددی بێنە پێش ینی لە هەموو بوارەکانە ئافرەت وجودی هەبێ ئەمە بۆ حیزب بۆ حیزب کۆنفرانسی نەتەوەیی بۆ حیزب ئەمە گرنگە ینی تۆ ئەتوانین لە حیزبەوە هەنگاو بنێ بۆی کە ئیتر لە پرسەکانی ترائیش لەسەر بکەیت لە بواری نەتەوەیە با بڵین کاری لەسەر بکەیت حتا لەوەی کە باسی ئەەکەی لە کۆنگرەی نەتەوەیە ئێمە زۆرترین ژنمان هەیە ینی ناڵین بەڵام سێرێکی لە 25 نۆڤەمبەر لە 8 مارسا کۆنفرانسێکی گەورە و گران ئەکرێت بەرپرسێکی زۆر باڵا دێت قسە لەسەر مەسەلەی ژنان ئەکاکە هەر کەسێک تونند و تیژی بەرامبەر بە ژنان بکات وا سزای ئەدەین بەڵام ئەتوانم بڵامەوە هەر قسەیە و دواتر ئەم شتانەی کە لە واقعی با بڵێن لە واقعا نابینرێ کە پیاوێک یاخود کەسێک ژنێک بکوژرێ بە سزای خۆی بگەێنرێ بەداخەوە ئێمە ڕێکخراوەکانی ژنان بە کۆی گشتی کاتێک قسە لەسەر مەسەلەی ژنانەکەن کە حەدەسەکە ڕوویاوە کە ژنێک کوژراوە بەر لەوەی ئێمە ئەوە بکەین پێویستە ئیش بۆ ئەوە بکەین کە ماف بۆ ژن بگەڕێنینەوە نەگاتە حاڵەتی ئەوەی کە بکوژرێ نەگاتە ئەوەی کە سوکایەتی بەرامبەر بکرێ دێنە سەر جادە دوو مەقالی لەسەر ئەنووسین ئەو ژنێک لە فڵان شوێن کوژرا لە کەناڵەکانە دوو ڕێکخراودی قسەی لەسەرەکە و کۆتایی بە مۆزوعەکە دێ ئەوەشی کە ئیشەکەی کردووە بۆی دەرئەچێت ینی هیچ سزایەکی نادرێ ئەمە تا ئێستا ڕێکخراوەکانی ژنان بەکۆی گشتی ئیشیان لەسەر کردووە کە ئەوەی ژن ئەکوژێ کە ئەوەی سوکایەتی بە ژن ئەکا پێویستە بەپێی یاسا سزا بدرێ کار و چالاکیتان بۆ کۆنفرانس و کۆنگرێنەتەوەی ژنی کورد چییە لە داهاتووە کار و چالاکیەکان بۆ بەشداریکردن وەکو ئاسی ڕێکخراوەکەی خۆمانیا خۆت بەگشتی وەکو ڕێکخراوەکەی ئێمە کار و چالاکیمان بۆ کردووە و ئەڤین خانیش بۆ خۆی ئاگادارە یەک دوو با بڵێن کۆبوونەوەمان کردووە لەسەر هەموو ڕێکخراوەکان لە باشووری کوردستانە و لە داهاتووشدا لەسەر ئاستی هەر چوارپارچەی کوردستان ئێمە کۆبوونەوە ئەکەین بۆی کە بتوانین پەنجە بخەینە سەر برین با بڵێن برینی کێشەکانی ژن کە لە هەر چوارپارچەی کوردستانە ژن چی ئەوێت وە کێشەکانی چییە ڕاستە بەپێی با بڵێن بار و دۆخی ئەو شوێنە کێشەکان جیاوازن و ئەگۆڕدرێ بەڵام دوجار ئەوەی کە ئێمە ئیشی لە ئەسەرەکەین پرسی ژنە کە ئەبێ زۆر زۆر بەجددی ئێمە ئیشی لەسەر بکەین زۆر سپاس ئەڤین خان ئەمەوێت پێمان بڵێ ئایا بەستنی کۆنگرەی نەتەوەی ژنی کورد لەکەیە ئەبێ ئەتوانی کاتێکیمان پێ بڵێ یاخود لە داهاتوویەکی نزیکە یا داهاتوویەکی دوورە و لە هەمان کاتیشە ڕۆڵی ڕێکخراوەکان چۆن ئەبینین بۆ ئامادەکاری ئایا تەنها بەدەنگەوە هاتن و ئەڵەن بەشداریەکەین یاخود ئەو پەیڕە و پرۆگرامی کە پێیانە بۆ چارەسەرکردنی پرسەکانی ژنچین ئێوە لێ ئاگادارن یان چۆن ئەیبینن یعنی بۆ ئەمانە هەموو گفتوگو کراوە سەردانی هەموو ڕێکخراوەکان کراوە لە هەر چوار پارچەی کوردستانە وەکو کاتەکەش تا دیاری نەکراوە یعنی بەڵام هەموو لەسەر یەک دەنگین هاوڕای ئەوەن کە لە کاتێکی نزیکە ئەم کۆبوونەوە هاوبەشە بکرێت کە بتوانین لەوێدا لەسەر کێشەکان قسە بکەین و کاتێکی دانین بۆ کۆنفرانس چونکو هەرکەس لەسەر ڕێیاڵێت کە دۆخی کوردستان ئێستا بە شێوازێکە کە تو ناتوانانی تەخمی احتمالی ئەوەی بدە کە سبێنی چیە بێت لەبەرەوەیەکتان دیاری نەکردووە کە ئەمجارە یەکەم کۆنگرە لە ئامەد بۆ دواتر لە هەولێر بووە لەسەر شوێنەکەتان دیاری ئەوە بۆ ئەوە کاتێک ئەبێت کە هەر چوار بەشی کوردستان بێنە لای یەک
ئەوە چۆنکو بریارێکە کە ئەبێ هەموو لایەنەکان لەسەری بریار بدەن و یەکدەنگ بین بۆ شتێکی نییە کە تۆ تەنیا لە پارچێکی کوردستان نایە تەنیا بەلایەنێکی بریاری لەسەر بدەیت چۆنکو هێشتا هێشتا جێگە دیار نەبووە هێشتا بەرەکە ژیاری نەکراوە یانێ بۆ داهات و بۆ مانگی داهات و قسەی لەسەر کراوەکە لە مانگی داهات و مانگی حوتا هەندێ لەسەری باس کراوە بەڵام هێشتا لەگەڵ لایەنەکان هەڵسوکۆتەیە قسە هەیە کە لە مانگی داهاتوودا بتوانین وەکو چوار پاشەی کوردستان بینە لایەک و لەسەر بە تایبەت تەوەرەی کۆنفرانسەکە قسە بکەین هاوکات ئەو کاتە لەوێدا کمیتەیەکی هاوبەش هەڵە بژێردرێ بۆ ئەوەی ئیتر لەسەر کۆنفرانسەکە ئیش بکرێت بەڵام ئیتر پێویستە ئەو کاتە هەموو لایەنەکان بنە لایەک لەوێدا بە یەکدەنگ هەر کەس و بە نوێنەرایەتی لایەنی خۆیەوە لەوێدا بریار لەسەر ئەوەی بدەن کە کۆنفرانسەکە چۆن بگیرێ ناوەڕۆکی کۆنفرانسە و تەوەرەی کۆنفرانسەکان چی بێت لەوێدا هەموو شتەکان دیار دەبێت بەڵام وەکو ئەڵێم ئەوەی کە ئەڵین سەردانمان کردووە و پێشوازیان کردووە تەنیا بە قسەکردنە چونکو هەر لە باشووری کوردستاندا بەڕاستیش هەموو لایەنەکان ئەبینێت هەوڵدانێکیان هەیە هەمووی لە سەدا سەدیش نەبێت بە هەموو کەم و کورتیەکانیشەوە دیسان ئەبینین بەڕاستیش هەر لایەنێکەوە بە بەشی خۆی هەوڵدانەدا زەحمەت دەکێشێت کە بتوانێت ئەوەی کە مەبەستێ بیگەێنە لە بواری پراتێکیەوە بەڕاستیشی هەر نەبێت لە ئاستێکا ئەوەی ڕاگەیاندووە کە بۆ ئاستی کردەوە چی بکەوێتە سەرشانی ئەیکات ئەو لە زۆر لایەنیشەوە بەڕاستیش یارمەتی دەریەک بووین پشگیری کراوە بەڕاستی ئەو جێگەی خۆشحاڵیە کە هیوا بەخشە بۆ ئەوەی کە بەڕاستی مرۆڤ بتوانێت لە داهاتوودا نسبەت بە جاران کۆنفرانسێکی سەرکەوتووتر بێت چونکو ئەمەی کە بکرێت ئەم کۆنفرانسە ئەنجام بگرێت سەرکەوتوو بێ بێگومان هەنگاو هەڵەگرین بۆ ئەوەی کە بتوانین لە بواری نەتەوەیشتا وەکو گێلی کورد کۆنگرەی نەتەوەی کورد ببەستین چونکو ژنان ئەگەر ئیمڕۆ بەڕاستیش هانی بۆ بدەین و هەڵ بدەین ئەتوانین پاڵ بە پیاوانەوە بنین باڵ بە حیزبەکانەوە بنین تر هەندێک کێشە کە لە دەستی دەرەکی تێدایە و تێکەڵی دەکات و ئالۆزی دەکات توانینەوە دەستانە ببڕین بەڕاستی وەکو گێلی کورد ئیمڕۆ چارە نووسمان لە چیدا ئەبێت بەڕاستی وەکو گەلی کورد بۆ خۆمان دانیشن لەسەر کێشەکانمان قسەکەین وەکو ژنی کورد لەسەری قسەکەین یعنی ئەوە بێگومان هەوڵدانی پێویستە دەستان خوش بێ بە هیوای سەرکەوتن ئەچمە لای شنۆخان ئەگەر دواوتت هەبێ سپاس دەکەین. من ئەمەوێت لە کۆتای ئەو بڵێم کاتی ئەو هاتووە ڕێکخراوە کوردستانیەکان بۆ بەرەو پێشبردننی پرسی ژن ڕێگە بدەن بە ئازادی وزە و هێز و وزە و خەبات و تێکۆشانی ژن ئەمە زۆر گرنگە چونکە ژن ئەتوانێت جەنگ بکە ژن ئەتوانێت سیاست بکە ژن ئەتوانێت وڵات بەڕێوە بەرێ ژن ئەتوانێت مەناڵ بەخێو بکە ژن ئەتوانێت ماڵ بەڕێوە بەرێ ژن لە هەموو بارەکانی ئەتوانێت ئیش بکات لە بەرەوەی گرنگی ژن لە کایەکانە زۆر گرنگە کە ئێمە بتوانین ئافرەت بێنینە پێش ڕۆژهەڵاتەکان قسەیەکی جوانیان هەیە ئەڵێ گەر ژن لە هەموو کایەکانە دەربێنی هیچ مانایشی نامێنێ ژیان بۆیە ئێمەش پێویستە بە هەمومان بە هەموو هەر چوار پارچەی کوردستان و هەموو ڕێکخراوەکانی ژنان بتوانین پرسی ژن بکەینە پرسێکی نەتەوەیی بکەینە پرسێک کە وا بکەین کە ژن لە هەموو بارەکانە وجودی خۆیان هەبێ و سلمێنەری ئەوە بن کە ژن ئەتوانێت وەکو پیاوشان بەشانی پیاو بێتە پێشەوە. شنۆ عەبدوڵڵا پێنجێنی ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان ئەڤین زیلان ئەندامی پەیوەندی کۆمەڵی ژنانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونتان دووبارە ماندوو نەبن بەم شێوەیە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەمانە و سپاس کە تا ئێستا بینەرمان. ێژا دەکەین لای هەمومان ئاشکرایە لەم ساڵانی دواییدا شەڕ و ێرش و پەلاماردان بۆ سەر گەلی کورد لە چوار پارچەی کورسان
گەشت ئاستێکی بڵند دەچوە لاو پلانگەڕی دەرحەق بە گەلی کورد بەڕێوە دەچوو شەید گیڤارە گەرمانی شۆک و هەر گەنجێکی خاوەن هەڵۆست و ئەخلاقی شۆڕژگێڕی درک بۆ هێرش و پلانگەڕیانە دەکا و هەستی شۆڕژگێڕیانە و نیشتمان پەروەرانە ڕێگەی پێنادا لە دوورەوە تەماشاکەری ڕووداوەکان بی بۆیە بڕیاری بەشداربوونی ڕەفەکانی تێگۆشان و بەرخۆدان دەدات لە چوارچێوەی بزوتنەوەی ئازادی خوازی گەلی کورد شەید ئاکۆ باقەر محەممەد ناسراوە بە باڵگیبارە گەرمیانی لە ڕۆژ 1995 لە شارە پڕ لە کێشەکەی کەرکک لەدایک دەبێ هەروەکو گەنجێکی دیکەی کورد لە خەم و مەینەتی و دەردەسەریەکانی ژیان بەشداری دەکا خەمەگانی زیادی لە دایکبوونی هەردەم دەخەینە لێگەڕین و چارەسەریەوە لە پاش هاتنی هێزەکانی پاراستنی گەلگەری لا بۆ کەرکک و گەرمیان و پاراستنیان لە چەتەکانی داعش کاریگەری لەسەر ڕامانی شەید گیڤارا دەبێت بۆیە لە ڕێخستنەکانی ناو ئاپۆیدا جێ دەکرێت و هەوڵ و نزیکبوونەوە لە تێگەشتیان دەدا تا لە مانگی 5 2015 خۆی دەگەێنتە ڕیزەکانی شەربانان و گریلا وەکو گەنجێک تامەزروی ئازادی و توینی تێگۆشان بۆ تێکشکاندنی سنوورە دەستکردەکان لە پلەکانی پەروەردەی سەربازی تەواو دەکا لەسەر داوا و پێداگەری خۆی سنوور دەستکردەکانی دوژمنی دوێنێ و بە کرێگیراوانی ئەمڕۆ تێک دەشکێن و لە ڕۆژاوی کورسان بەرداوین بە تێگۆشان و بە نرخەکەی دەدا شەید لە چەند چالاکیەک و هەڵمەتێکی سەربازیدا لە بەرامبەر دوژمنان بێرانە بەشداری دەکا ئاردەم دوژمنانی ڕۆژاوە وەکو دوژمنانی باشوور دەبینێت کاتێ پرۆسەی ئازادکردنی شاری منبج لە ڕۆژاوی کورسان دەست پێدەگا لەوێش بەشدار دەبێت و چەند ڕۆژ جوامێرانە لە چەند داستانی قارەماناندا بەشداری دەکا نەترسوون نە سنوور نەناسیەکەی مەخابن لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و لە 11 2016دا هەر لەو پرۆسەیەدا بە هیوای ئازادکردنی مرۆڤایەتیوە شەهید دەبێت ئەمڕۆ ساڵێ بەسەر شەیدبوونی هەڤاڵ گیڤارای نەمر و گیان لەسەر دەست تێپەڕ دەبێت ڕۆحی شاد ئەیگری لە چاونەترس و دڵسۆز و سنوور نەناسەکەی گەرمیان و کورسان شەید نامرێ بژی تێگۆشانی ئازادی گەلی کورد بژی ڕێبەراپۆ ئەکادمیای شەید گیڤارە گەرمیانی 11 2017 تەری ڕێز و نوازش بۆ شەید گیڤارە و تەواوی شەیدانی گەلی کوردستان دادەنوێنین هەواڵان دەمەوێت ئەوەتان پێ بڵێم شەید گیڤارە پێویست بەهۆ ناکە ئێمە دانشین تاریف بکەین هەمووان دەزانین پار وەکو ڕۆژێکی ئەمڕۆ لە ساڵی پار شەید گیڤارە گەشتە کاروانی نەمران ئەوش بە مەبەستی ئەوەی کە خۆی بە ڕۆڵەیەکی گەلی کووردا ئەزانی هەر بۆیە شەیدکردنی بە شەهادەتی ئەوەمان لا گەڵاڵە بووکەوە چوارپارچەی کوردستان هەمووی یەک پارچەیە کوردستانی گەورە هەرگیز دژمنان ناتوانن بەوەی پارچە پارچەی بکەن ئێمە هەمومان دەبێت کار لە پێناوی ئەوە بکەین ئەو ڕەنجەی شەید گیڤارە و تەواوی شەیدانی ترداوە ئێمە خاوەندارەتی لێ بکەین و بە جارێکی تر سۆز و بەڵێن بێ بۆ شەید گیڤارە بۆ تەواوی شەیدانی ترکەوە ئەو ئامانج و خەباتی ئەوان کردویانە ئێمەش درێژە پێدەری ئەوە بین و جارێکی تر سڵاو بۆ ڕێزی سڵاو بۆ خوێنی شەیدان بە خێراتنی یەکەی بە یەکەی هەڤاڵانەکەم بەڕاستی ماندوو بوون لەگەڵمان ئەزانین ئەمڕۆ وەکو ساڵێک تاپەڕە بێ بەسەر شەیدبوونی شەید گیڤارەدا دەستخۆشی لە کۆمیتەی خانەوادەی شەیدانی گەرمیانەکەین ئێمە وەکو بنەماڵەی شەید گیڤارە وەکو برایەکی شەید گیڤارە پەیمانە دەین تا ڕۆژی مردن تا ئەو ڕۆژەی ئەمرین لەسەر ڕێبازی شەید گیڤارە بەردەوام بین دەستخۆشی لە هەڤاڵانەکەین زۆر ماندوو بوون سپاس.
ئەندامی گروپی دەفی کامم هەر لە سەرەتای دامەزرانی گروپەکەەوە لە 1/12/2013 سەرەتای دامەزرانی ئەم گروپە مامۆستا کامەران زۆر ماندوو بوو لەگەڵمانە لەبەرەوەی کە ئەزمونێکی هەبوو لە هوەرە پێویستی کرد ئەم هوەرە پێش بخات پێویستی کرد هوەری دەفی گروپی دەف یان هەر گروپێکی کللتوری بێت پەرەدانە بە کللتوری گەلەکەمان ئەگەر بێت وسە لێمە بینین هوەری ئەوروپی زیاتر پێشەکەوێت لە کورسانە بەڵام پێویست ناکات هوەری ئەوروپی وەکو ڕێگەی هوەر ڕێگەی تێچێت ئەمە شتێ بکرێت بەڵام بۆ پێشخستنی هوەر پێویستەکە سەرەتا تۆ هوەری گەلەکەت پێش بخەی دوایەوە دەستکەیتە هوەری وڵاتانی تر داواکاری ئێمە داواکاریەکی ئەوتۆمان نییە باسیکەین بەڵام هەنێ کەم و کورتی هەیە ینی لەلایەن وزارەتی ڕۆشنبیریەوە ئەو شتانی کە پێویستە بۆ گروپ نەکراوە تاکو ئێستا شتێکی ئەوتۆما بۆ نەکراوە بۆ نمونە چی داوای شتێکیان لەکەیت هەزارها ئەم لاولات پێکا و دوایەوەیشە هیچ استفادەیەکی نابێت. من هەر لە سەرەتای دروستبوونی گروپەکەەوە لەگەڵ گروپی دەفی کاما بووم یەکێک بووین لەوانەیە کە بنیادی گروپەکەمانە سەرەتا کۆمەڵێک گەنج بووین هەرچەنێ هەندێکمان لەبەر نەهامەتی و باری کۆمەڵاتی ڕویان لە هەندێران کرد بەڵام ئێستاکەنە وەک دەبینین کۆمەڵێک گەنجی چالاک و زیرەکمان لەگەڵەیە کە زۆر بێ گروپەکانی کە ئەوانشی کە ملحیان هەیە لەلایەن بەڕێوەبەراتی گشتی گەرمیان و وەزارەتی ڕۆشنبیری و لاوانۆ هیچ کار و چالاکیەکیانە بەڵام بەردەوام بووین هەت لە 2014 کە سەرەتای قەیران بووە تا ئێستش بەردەوام بووین لە کار و چالاکی کارمان چەندین کار و چالاکیمان کار خۆبەخشان و ئەوەیشی کە پێویست کا لەلایەن حکوومەتەوە شتێکی ئەوتۆما بۆ نەکراوە تەنها لەو کاتانە بە خەیاڵی ئەوان نەکەوینەوە کە وەختی چالاکیەک بێ یا مەراسیمێکی وەکو یادێکی ئەنفالیا وەکو شتێک بێت ئەگینا هیچ کات بۆ شوێنێکی ئەوتۆمانیە کە تێدا بەردەوام بین لە پرۆڤەکردنوشت ئێمە پێویستە بەکو لایەنی حکومی پێویستە تازە پشت بە حکومت نەبەستین پێویستە هەموو کەس هەر کەس بۆ خۆی چالاک بێ بۆ خۆی برەو بدا بەو باوەڕ و بەو قەناعەتی خۆی کە تیاتی لە هەر بوارێکە بۆنەوەکو جگە لە مۆسیقاش لە هەر بوارێکی ترە پێویستە چالاک بینانی تاکە ئێمە پشت بە کەسێکی ببەستین بۆ نمونە زۆر گروپمانەیە هەڵوەشاتەوە لە بەرەوەی تا ئێستاکەنە ملحی لە حکوومەت وەرگردووە کەچی ئێستاکەنە ئەوە نەماوە بۆنی ئەم قەیرانەوە ئێستاکەنە لە بەریەک هەڵوەشاتەوە هەر ئەندامێکی لە شوێنێک هەر ئەندامێکی بۆ خۆی قسەیەکەکە بەڵام لە سوپاس بەخوای ئێمە تا ئێستش بە یەکگردووی ماوێنێتەوە ئێمە وەکو گروپی دەفی کامۆ لە شاری کەلاردا مەزراوین لە 1/12/2013 لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هوەری گەرمیان بەڕەسمی مۆڵەسمان وەرگرتووە لەو بەڕێوەبەرایەتیە ئەندام لە چەند ئەندامێک پێکاتوین نزیکە لە 20 ئەندام ئەبین بەگشتی وەکو گروپەکە ئامێری موزیکشمانتیە ئێمە هەر گروپی دەفەکە ڕاست هەموو گروپی هەموو ئەندامەکان ژەنیاری دەفن بەڵام ئامێری موزیکیشمانتیایە نزیکی سێ بەرهەمی خۆمان هەیە وەکو گروپی دەفی کامۆ بەڵێ ڕاستەکەی ئێمە وەکو گروپی دەفی کامۆ لەم کۆمەڵە گەنجە پێکاتەوە کە جەنابتان خۆتان بینیوتان وەکو پاڵپشتیک وەکو هاوکاریەک ئەوتۆ نەبوو ڕاستێکی لایەنی ڕێکخراوێکیان لایەنی بەڕێوەبەرایەتیەکە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هوەری گەرمیان ئەوتۆ شتێکی ئەوتۆ نەبووە کەسێکی هاوکاری ئەم گروپی کردی بە ڕاستەکەی خۆمان بووینە و خۆبەخشان ئەندامەکان خۆبەخشانە ئیشان کردو لەگەڵمان.